خۆشبەختانە بە هەوڵ و هیمەتی کادرە ماندوونە ناسەکانمان و دوای بە دوواداچوونێکی زیاتر لە 20 ڕۆژ خۆشبەختانە ئەمڕۆ توانیمان بگەینە ئامانجی خۆمان و توانیمان سەید ئەحمەد دوای ئەوەی کە زیاتر لە مانگونی وێک بوو بەداخەوە کەوتە دەستی چەتەکانی داعش لە کاتی هێرشکردنیان بۆ سنگەرەکانی پێشمەرگە ئەمڕۆ خۆشبەختانە توانیمان لە ئۆپراسیۆنێکی تایبەتی هەواڵگری ئاژانسەکەمان بە هاوکاری هێزی پێشمەرگە و ئاسایش سەید ئەحمەد بە سەلامەتی بگەڕێنەوە ناو خاکی هەرێمی کوردستان و لێرەوە تەسلیم بە کەسوکارەکەی کەنەوە. دیارە لە هەندێک کەناڵ وا باسکراوە کە ئەمە ئەمیرێکی گەورەی داعش دیل بە دیلی پێکراوە. من لێرەوە ئەو شتە ڕەت دەکەمەوە. ئەمە هیچ دیل بە دیلێک نەکراوە لەگەڵ داعش. وەکو باسم کرد ئۆپراسیۆنێکی تایبەتی هەواڵگری ئاژانسی زانیاری بووە و توانیمانە ئەم برادەرە بگەڕێنەوە خاکی هەرێم و هیچ وردەکارێکی تر بۆ سەلامەتی ئەو کەسانی کە بەشدار بوون لە ئۆپراسیۆنە ناخێنە بوو. کاک سەید ئەحمەد پێم وایە شانسی هەبوو لەبەرەوەی لەو کاتێک کە ئەو کەوتە دەستی چەتەکانی داعش شەڕی مووسڵ لە ئارادا بوو و داعش نەیانتوانی بوو سەید ئەحمەد لە منتیقەی حەویجە بجوێزنەوە بۆ مووسڵ کە ئەو کاتە ئینەکەی کارەکەی ئمە زۆر قورستر دەبوو لەوەی کە هەبوو. خۆشبەختانە ناڵێم ئەو کە نەیانتوانی بوو لە منتیقەی حەویجە دەربازیکەن بۆ ئێمە کارەکە ئاسانتر و بتوانین چاودێری بخینە سەر و بەردەوام چاودێریمان لەسەری بوو. بۆ دیلەکانی تری ژێمە لە دوای دەستپێکردنی ئۆپراسیۆنی مووسڵ بە دوای سۆراغی دیلەکان دەگەڕێن و هەندێک زانیاریمان لایە کە هەندێکیان مابن و لە هەوڵداین ئومێدی ناتوانم هیچ زانیارێکی تر بدەم بە ئومێدین کە بتوانین چەند دیلێکی تریش شاد بکەینەوە بە کەسوکاریان پشت بەخوا و هیمەتی کارمەندەکانمان. ئەمە زۆر مەمنونی کاک لاهورینە. ئیشاڵڵا ئەوەش لەواوەشێتەوە لە بنەماڕەوە ئەو عالەمێ ئەو کەسەی لە نەبوون بین نەهبوون. ئەمە زۆرشە مەمنونی لە هەملا لە دەستگای حزب لە دەستگای زانیاری ئەمە لە هەملاش ئەمە منونی زۆر مەمنون سپاسی هەملاشەکەین. زۆر مەمنون شێخ لاهور شەکەین چای ماسەکەی زۆر مەمنونی.